سڵاو هاوڕێیان ئەو کاتتان باش. وێبیناری ئەو شەومان بە میوانداری دکتۆر شێروان عەبدوڕەحمان جەباریە لەژێر ناونیشانی پێشەوی کەسێتی سنووری. ئەگەر دکتۆر ئامادە بێت بفەرموو. سڵاوتان لێبێ، گوێتان لە دەنگی منە؟ بەڵێ جێمان لێتە دکتۆر. زۆر باشە، دەست پێ بکەین. ئەگەر ئامادە بیت بەڵێ فەرموو. نازانم بەرنامەی تەلەگرام ئەوەی تایە سکرین شێری سلایدەکان بکەین یان نا؟ بەڵێ تێیدایە. زۆر باشە. کەسێک بە من بڵێ ئەمە لە شۆوە کرێ ئەگەر زەحمەت نەبێ. دکتۆر گیان ئێستا بەڕسملۆت دەنێرم تەماشای تەلەگرامەکەت بکە. زۆر باشە. زۆر باشە. تەنها ئەوەیە؟ زۆر باشە. ئێستا کەمێک چاوەڕێمان بکەن، ئێمە لەم شتانە باش نازانین. بچینە تەلەگرام خۆی. تەواو ئێستا؟ بەڵێ دکتۆر سڵایدەکان تەواو دیارن. زۆر باشە. سڵاوتان لێبێ، دەست پێکەین ئینشاءڵڵا. سڵاو دکتۆر. ئینشاءڵڵا. دەستخۆشی لە گروپی سایکۆفێرەکەین بۆ ڕستانی ئەم دەرفەتە. زۆر سپاس. سپاسی ئەوەش دەکەم. من دکتۆر شێروانم، خوێندکاری بۆردی عێراقی و عەرەبی لە سەنتەری هەولێر. بابەتەکەی ئەمڕۆمان وەک لای ئێوە ئاشکرایە باسی پێرسۆناڵیتی دیزۆردەر واتە پەشێوی کەسێتی ئەەکەین بە دیاریکراوی جۆری پەشێوی سنووری borderline personality disorder. سەرەتا ئێمە گەر بێت و مانەوێ پێناسەیەکی کەسایەتی بکەین، وەک ئەوەی لە سلایدەکەیە دەیبینن، بریتیە لە ئەو سیفەتانەی یان ئەو شڵەژانانەی ئەو ئیمۆشنانەی کە کەسێک بە شێوەیەکی بەردەوام ڕۆژانە هەیەی و تەجروبەیان ئەکات. واتە کەسێک لە ماوەیەکی دوور و درێژە جۆرێک لە یعنی شەخسیەتی هەیە، جۆرێک لە ڕەفتار و هەڵچوون و بەبورنێک دەقەقە ڕەفتار و هەڵچوونی هەیە. ئەمە پێی دەوترێ کەسایەتی ئەو مرۆڤە. طبعاً ئەوەی کە ئێستا
لە ڕووی زانستیەوە ئیشی لەسەرەکەن و زیاتر ڕوو نەبێتەوە. بابەتی کەسایەتی شتێکی ستەیبڵ نییە، واتە حاڵەتێک نییە بڵێن کەسەکە ئەمێنێتەوە. یعنی مەجای تایە کەسێک بۆ نمونە لە دەروونگەراوە کەسێک بێت تەنها لە ناو خۆیان بێت و پەیوەندیە کۆمەڵاتیەکانی کەم بێ ئەکرێ بگۆڕێ، یعنی بارودۆخی بۆ بڕەخسێ بکەوێتە ناو جۆرێک لە ژینگەوە، دەکرێت ئەو حاڵەتەی لە دەروونگەراوە بگۆڕێت بۆ کەسێکە تێکەڵی خەڵک بێ، ڕاتە ناو کۆمەڵگاوە ببێتە قسەکەرێک. ئەم حاڵەتەمان هەیە. یعنی بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن کەسایەتی جێگیر نییە لە سەرەتای تەمەنەوە هەتاوەکو کۆتایی، ئەکرێ دەستکاری بکرێت. زۆر باشە. ئێستا دێنە سەر بە شێوەیەکی گشتی باسی جۆرەکانی پەشێوە کەسایەتیەکانەکەین. یەکەمیان کلەستەر ئەیمان هەیە، وەک لای ئێوە ئاشکرایە. کلەستەر ئەی سێ جۆرمان پارانۆی، واتە کەسی بەدگومان یان بەدبین لەوانی تر، شیزۆید و شیزۆتایپاڵمان هەیە. پارانۆیدەکە ئەو کەسانن کە ئەم بەشێکی بە کورتی و بە خێرایی باسێکی لێوەکەین. پارانۆیدەکە ئەو کەسانن کە دوو کەس ببینێ لە شوێنێکە باسێک دەکەن، ئەم خێرا گومانە بە کە باسەکە باسی ئەوە ئەیانەوێت جۆرێک لە چۆنەڵێ بەرنامەیەکی بۆ دابنن و زیانێکی پێ بگێنن. شیزۆید پێرسۆناڵیتی دیزۆردەی، جۆری شیزۆید ئەو کەسەیە کە زیاتر کەسێکی زۆر داکراوە، برادەی هەر نییە، وەکو لە وێنەکە دیارە بۆ خۆی جۆرێک لە ژیانی هەڵبژاردووە و هەروەها تێکەڵی دەرەوەی خۆی نابێت. شیزۆتایپاڵ پێرسۆناڵیتی دیزۆردەر ئەمەی کە هەیە کەسێکە هەندێ بیر و باوەڕ و هەندێ ڕەفتاری عەجیب و غەریبی هەیە. بۆ نمونە ئیمانی بەوەیە لە غەیری ئەو چوار هێزەکە هەمانە هێزی تریش هەیە ئەتوانێت تەئسیر بکات. بۆ نمونە ئێمە هێزی کێشکردنمان هەیە، هێزی موگناتیزی ئۆمانەمان هەیە. ئەو باوەڕی بە هەندێک هێزی عەجیب و غەریب هەیە. بۆ نمونە جن ئەتوانێت ئاوامان لێ بکە، ئاوامان لێ بکە. مەخلوقاتی عەجیب و غەریب هەیە توانێت تەئسیر لەسەر عەقڵ و ئاوەزی ئێمەدا بنێت. ئەمە شیزۆتایپاڵ. کلەستەری بیمان هەیە، واتە مەجموعەی بی کە ئەنتی سۆشیاڵ و بۆردەرلاین، ئەوەی کە ئێمە باسەکەمان ئەمڕۆ باسی ئەوەیە، لەگەڵ هیستیرۆنیک و نارسیسیستیک. هەر بە شێوەیەکی کورت باسێکی ئەمانەش دەکەین. اینجا لە کۆتایە چینە سەر بابەتی بۆردەرلاین. ئەنتی سۆشیاڵ، طبعاً ئەنتی سۆشیاڵ پێشتر لە مناڵیە پێی دەوترێت کۆندەکت. ئەنتی سۆشیاڵ واتە دژە کۆمەڵگا، دژە کۆمەڵ و دژە بەها و عورفە ئەخلاقی و بەها ئەخلاقی و کۆمەڵایەتیەکان. لە پێشدا مناڵێکە، ینی ڕابردوویەکی هەیە کە ئازاری مناڵەکانی دەوروبەریەدا، ئازاری ئاژەڵانەدا ئاگرەکاتەوە، کێشە دروستەکە. لە کۆتاییە ئەم حاڵەتە بەردەوامە بێت تا ئەبێتە کەسێک ئەنتی سۆشیاڵ. ئەم ئەنتی سۆشیاڵە وای لێ دێت لەگەڵ دەوروبەریا ناگونجێ. دەوروبەر بەکارێنێ
و زۆر تند و تیژە بەرامبەر دەوروبەری خۆی. بۆردەرلاین ئەمە دواتر باسێکین لەبەرەوەی بابەتەکەمانە. هەروەها هیستریۆنیکمان هەیە. هیستریۆنیک زیاتر بە طبعاً بە ئەو خاڵم بی نەچێ ئەنتی سۆشیال زیاتر لە پیاوانە دەرەکەوێ و هەروەها هیستریۆنیک زیاتر لە ئافرەتانە. هیستریۆنیک واتە ئێوێ بەردەوام چۆن هینێکمان هەیە، ممەثلێکمان هەیە، ئەکتەرێکمان هەیە، هەموو کامێرەکان ڕووی لەوە بێ، ئەویش ئەوێ بەردەوام هەموو چاوەکان ڕوویان لەو بێ، هەمووان بە باڵای ئەوە هەڵبدەن، هەمووان چۆنەڵێ مەدحی ئەو بکەن، بە شانوباڵی ئەوە هەڵبدەن. دواتر نارسستیکمان هەیە. ئەم نارسستیکە تەواو یعنی زۆر ڕوون لە پیاوانە. کەسێکە کە خۆی بە وازانێت دایمە لەسەر حەقە، ئەبێ بەردەوام ئەو کەسانی لە دەوروبەرن شوێن ئەو بکەون بە پێی خواستەکانی ئەو بڕۆن. زۆر باش. هەروەها کلەستەری سیمان هەیە. کلەستەری سی کە پێوترێ ئەڤۆیدەنت یەکەم نەوعی. ئەڤۆیدەنت واتە خۆی بە دوورەگرێت لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان، خۆی بە دوورەگرێت لە هەر شتێکەوە چاڵەنجی تیابێ. کەسێکە کە ئەو سیفەتەی تایە بەڵام بە پێچەوانەی شی زۆیدەوە، کەسێکە کە حەزی لێیە پەیوەندی دروست بکە، حەزی لێیەکە لەگەڵ خەڵکانی ترا ببێ بە هاوڕێ، بەڵام کێشەی ئەوەیە لە شتێکە ترسێ پێوتێ کریتیسیزم، واتە ناوێ ڕخنەی لێ بگیرێ یان تووشی مووقف ببێ، لەبەرەوە خۆی دوورەگرێت. دووەم جۆر دیپێندنت واتە پشتبەستوو. ئەمە زیاتر لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانی ینی ژن و مێردا زۆر جار ئافرەتێکە بینی چەندین ساڵە لەگەڵ پیاوێکە ئاژیکە ئازاریەدا، مافەکانی نادا و هەبوو بێڕێزی پێکا، بەڵام لە کۆتای هەر لەگەڵ یابێت. ئەم پێوتێ پشتبەستوو، کەسێک پشتە بەستێ بەوانی تر، یعنی لە هەر شوێنێکا بێ بە دوای کەسێکا بگەڕێ بڵێ ئادەی تۆ بەرە پێشڕەوی من. ئۆبسێسیڤ کۆمپەڵسیڤ واتە کەسێکی ئەوانێکەوە وەسواسین، یعنی کەسایەتیان وەسواسیە، نەک نەخۆشی وەسواسی، توشتی جیاوازە. کەسایەتی وەسواسی کەسانێکن کە ئەیانەوێ شتەکان زۆر بە تەواوی ڕوو بدات و بکەن، یعنی بەو ڕادەیە کە بۆ نمونە لە دائیرەیەکان لە شوێنێکان ئەوەندە حاڵەتی کەمالگەرایی واتە پێرفێکشنیزمیان هەیە، وان لێ دێ ئیشەکە تاخیرە بێ، ینی تاخیر تەقدیمەکەن و چۆنڵێ کۆتایی پێدەن، لەبەر یانەوێ سەد وەکو خۆی ببێ، لەبەرەوە دواکەون. طبعا ئەمە جیاوازە لە نەخۆشی وەسواسی جەبری کە نازانم کوردیەکەی بزەڵبەت چییە، ئۆبسێسیڤ کۆمپەڵسیڤ پێرسۆناڵیتی دیزۆردەر. ئەمە بە شێوەیەکی گشتی جۆرەکان بووتمان لە کۆتایە دێین باسی بۆردەڕانێکی. نازانم پرسیار هەیە ئەوەندەی کەوا قسەم کرد یان لە کۆتایە پرسیارەکان بکەین ئەگەر کەسێک پرسیاری هەیە. ناکاک دکتۆر لە کۆتایی دەکەن. ئەگەر هەر شتێکی ناڕوون بێت ئەوەندەی باسم کردووە پێم خۆشە، ینی چۆنەڵێ وانەکە کراوە بێت، ئەوانە کە بەشدارن ئازاد بن، هەر پرسیارێکیان هەیە لە کاتی ئەوانەکە ینی بیڵێن باشترە. بەڕای من ئیتر ئەگەر نازانم خۆتانیش بەرنامەتان چۆنە. ڕاستەوە بەس ئەمە زیاتر لە کۆتایی پرسیارەکاندا دەنێن. زۆر باشە، زۆر باشە. من تۆزە سلایدەکانم
شپرزە بە بێمە سەر سلایدەکانم نەختێ لە کاتتان بگرم. borderline personality disorder واتە کەسایەتی واتە پشێوی کەسێتی سنووری واتە بە شێوەیەکی کێشەی سلایدەکانمان هەیەەوە با چاکیکەین بە شێوەیەکی گشتی ئەم کەسە مودێک واتە میزاجێکی سابتی نییە جێگیری نییە واتە لەسەر مەرزە جارێک بەم دیواکەوێت جارێک بەو دیواکەوێت جارێک مودی زۆر هایە واتە زۆر ئەوە بەرزە یعنی وەزعەکە زۆر زۆر خۆشە خۆش و گەشە پێکەنین و قاقایە گاتە گەڕێکی ئەودی و هەندێک جاریش مودەکەی زۆر زۆر خراپە و خواخۆیەتی لەگەڵ کەسێکە یعنی تێکی بدات ئەمە لە ڕووی مودەوە میزاجەوە لە ڕەفتارە ڕەنگە هەندێ ڕەفتاری ئەوە بکات کە ڕەفتارەکانی چۆنڵێ خۆی ببوێرێ ڕەفتارێک بکات کەوا زۆر زۆر محافظکارانە بێت و هەندێک جار ڕەفتارێک بکات کە زۆر ئەوە بێت یعنی هیچ بەندوبارێکی نەبێ خۆی بدا لە هەر شتێکەوە بە عەقڵیا بێت ئەم حاڵەتیان هەیە وەکو ئەگەر بین باسی ئیتیۆلۆجی واتە هۆکارەکانی ئەم بابەتە بکەین ئەوەی کەوا ئێوە خۆتان باشتر ڕەنگە لە من بزانن کە ئێمە باسی پەشێوی کەسایەتی یان هەر نەخۆشیێکی تری دەرونی ئەکەین بە شێوەیەکی گشتی ئەڵێن بایۆ سایکۆسۆشیال بایۆ یاتە بایۆلۆجی یعنی ئێمە لە ڕووی بایۆلۆجیەوە جۆرێک دروستکە هەبین بەدەستی خۆمان نییە ینی کەسێک لەدایکە بێ ئەمە شقڵێتی ئەمە جینەکانێتی ئەمە خانەکانێتی ئێمە ناتوانین لێ ڕابکەین ئەمە تەسیری لەسەر کەسایەتی و تەسیری لەسەر ڕەفتاری ئەمە هەیە ئەمە بایۆ سایکۆ واتە ئەو مناڵی کەوا ئێمە گوزەراندومانە ئەو دایک و باوکی کە دیسان هەر بەدەستی خۆمانی ئەو ژینگەی کە تایە ژیان کەسێکە لە هەولێر و بۆ منە لە گەڕەشی تێراوە لە دایک بووتە بۆ بەدەستی خۆی نیە ئاوا لە دایک بوو لەو ژینگایە لە ماڵێک هەیە بۆنە باوکێکی هەیە بۆ نەکرێکە هەرە دایکی ژنی ماڵەوەیە منێکە لە کەرکووکە ژین و دوو نەتەوەی تری تایە و چەند دین و مەزهەب و ئەوانەی تایە کە لە دایکە بم ئەما بینم ئەمە چ باش چ خراپ ئەمە تەسیری لەسەر بیرکردنەوە من جۆری ڕەفتاری منە بێت سۆشیاڵی ئەو دەوروبەرە نزیکەی خۆت ینی دراوسەیەکێت ئەو قوتابخانەی کە لێژی کە تیا دەخوێنی ئەو بازاڕوهینی کە ئیکاری تێدا دەکەی ئەو زانکۆیی کە تۆ 4 ساڵ لە خوێندنت ئەگەر لە کۆلێژە پزیشکەکان بیت 5 ساڵیان 6 ساڵ و دوای ئەڕووی لە هەر بوارێکی تر ئەخوێنی ئەمانە هەمویان تەسیری هەیە بە تایبەتی سەردەمی مناڵی سەردەمێکی زێڕینە بۆ دروست بوونی کەسایەتی مرۆڤ طبعا کە باسی بایۆلۆجیەکەین بایۆلۆجی خۆی لە جێنێتیک واتە جینات و هەروەها نیورۆبایۆلۆجی وەک خۆتان باشتر ئەزانن ئێمە هەندێک نیورۆترانسمیتەرمان هەیە واتە دەمارەگەێنەرمان هەیە وەکو سیرۆتۆنین و وەکو دۆپامین و وەکو نۆرئەدریناڵین و وئیلا تا کۆتایی ئەوانی کە ئەمانە بەرزی و نزمیان تەسیر لە مود لە ڕەفتاری ئێمە ئەکەن بەڵام
ئەوە نییە دیاریکەری کۆتایی هەموو ڕەفتار و هەموو کردارەکانی ئەمە بێت. ئەمە زۆر گرنگە. یعنی پێشتر ئەوەت بۆ نمونە دپرشن واتە خەمۆکی کێشەکە تەنها سیرۆتۆنینە. سیرۆتۆنین حەل بکەی ئیشەکە حەلە بێ و ئەوش بە دەرمانێک وەکو فلۆکسیتین و سێرترالین و ئەمانە کە بیستوتانە ئەمانەی بدەینێ کەسەکە مودی میزاجی چاکە بێ و کێشەی نامێنێ. بەڵام چۆن ئەڵێ ئارتیکڵە تازەکان مەقالە تازەکان و علم تازە تقریبا ئەو تیۆریایە ئەو نەزەری ڕەت کردوتەوە. یعنی سیرۆتۆنین یعنی هەموو مشکلەکە بقێنە سەر سیرۆتۆنین بڵێن سیرۆتۆنین مشکلەکەمان بۆ دروستەکە. زۆر باش. بۆردەرلاین لە سێ ڕەهەندی گەورەیە مشکلەی هەیە. کەسێتی بۆردەرلاین یان سنووری لە سێ ڕەهەندا مشکلەی هەیە. یەکەمیان ڕێخستنی وتمان مود واتە میزاج و ئیمۆشنی خۆی. بۆ نمونە کەسێکە هەندێک جار ئینتەنس مودی هەیە واتە مودەکەی میزاجەکەی زۆر زۆر تونە زۆر هایە. ینی بۆ نمونە کەسێکی خۆش یعنی ئەڵە زۆر 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 تۆم خۆشەوێ یعنی خۆشویستن هەڵی خۆشمەوی یعنی ئەو زۆر زۆر مبالەغاکە. یان کێشەیەکی هەیە مودی میزاجی شفتەکە لە ناکاو شفتەکە یعنی لە کەسێکی زۆر زۆر ئەوەوە ینی تاقی بەیانی زۆر زۆر ئەو بووە وەضعێکی خۆش و گەشی هەبووە بەڵام لە ڕەنگە لە دەمە و ئێوارەیە لە دەمە و ئێوارەیە وەزعەکە بگۆڕێ بە نوعێکی تر. بڵێ تااقەتی کەستانم نییە ئەوانی لە دەوروبەر بڵێ وازم لێ بێنن چۆنڵێ وەزعەکە تێک بدە. و هەروەها لە ناکاو تووڕە بێت ئەزیەتی خۆی بدات. شتێکی سیر لەم جۆرە کەسایەتیە هەیە کە لەو کانی ترا زۆر بەکەمی هەیە سێڵ فارمەواتە ئەزیێتدانی خۆی. کەسی بۆردەرلاین بە شێوی کەسێتی سنووری کێشەی ئەوە هەیە ئازاری خۆیدا. یعنی ئەگەر بڕۆی بیبینی سێرەکەی بەجەستەیەوە شوێنی برینێکی زۆر خەت و خوتوتێکی زۆر هێڵێکی زۆر بە لاشەوەیەتی چەند جار خۆی ئەزێت داوە. هەروەها بابەتێکی تریش هەیە increased risk of suicide یعنی هەوڵی خۆکشتنی زۆر داوە ینی هەوڵی داوە. جا سیرەکە ئەوەیە سەتان نووشیان لە کۆتایە ئەوە بن چۆن ئەگەنە بۆ ئەم حاڵەتە و سەتا حەفتا هەوڵی خۆکشتن ئەدەن بەڵام سەتان نوێیان ئەوە دەبن. زۆر باش. کێشەیەکی تریان هەیە وتمان ئینتەرپێرسۆناڵ واتە پەیوەندیەکانی علاقاتیان لەگەڵ خەڵکە. کێشەی ئەویان هەیەکەوە لەبەر ئەوەی کەوە سابت نین جێگیر نین لە میزاجیانە کۆنیک لۆن لەسات بەینی لە کۆتاییە هی نەبن بە تەنها مێنەوە. لای هەمووتان ئاشکرایە ئێمە تااقەتی ئەومان نییە مرۆڤەکان بە شێوەیەکی گشتی تااقەتی ئەوان نییە چۆنەڵێ هاوڕێتی کەسێک بکەن بەیانی وەزعی زۆر زۆر ئەوە بێ وارە بڵێ وازم لێ بێنە. ئێمە کەسێکمانەوێکە لەگەڵمانە بمێنێتەوە لەگەڵمانە گفتوگۆ بکە گفتوگۆیکی پایدار بکات واتە جێگیر بکات. ینی بابەتێک باسەکەین ئەمانەیە بگەینە ئەو سەری بۆ نمونە ئەو لە ناوڕاستی گفتوگۆکەیە چۆنەڵێ تااقەتی نەمێنێ یان بڵێ وازی لێ بێنە ئەمە بۆ ئێمە حاڵەتێکی ناخۆشە. حاڵەتێکی هەیە ئەویش ئەوەیە کە لەوە ئەترسێت بەردەوام بکەوێتە بەر
ڕخنی ئەوان واتە یعنی ناوێ ڕخنی لێ بکری ئێستا ئێمە هەمومان ڕخنەمانێ گیرێ چۆنەڵێ ئەکەوینە مۆقفەوە تێپەڕێنین بەڵام ئەو حاڵەتە قبول ناکات. زۆر باشە. حاڵەتێک هەیە لە جەماعەتی بۆردەرلاین واتە پەشێوی کەسێتی سنووری ڕوو ئەدات کە پێوترێن مایکرۆ سایکۆتیک ئێپیسۆد واتە ئەگەر بزانن سایکۆسس خۆتانە زانن چییە بۆ ئەوانی کە نازانن سایکۆسس حاڵەتێکە ڕوو ئەدا لە کەسێکە لە نەخۆشێکە کە سێکوچکەیەکی هەیە سێکوچەکەش ئەوەیە کە تووشی هەلوەسا بێت هەلوەسا واتە شتێ ئەبینێت کە ئێمە نایبینین یان گوێ لە شتێکە بێت کە ئێمە کەسێکی ئاسایی گوێ لێ نابێت یان نایبینێت و هەروەها دیلیوژنی هەیە واتە وەهمی هەیە وەهم چییە حاڵەتێکە واتە فکرەیەکە کە لەگەڵ کۆمەڵگا و لەگەڵ ئەو وەزعی کە ئێمە تیاین ناگونجێت بۆ نمونە کەسێک بڵێت من مەخلووقێکی عەجیب و غەریبم بینی بە جۆرێک هات لەگەڵ ما قسەی کردوای وت بۆ نمونە وتی تۆ بۆ نمونە پێغەمبەری حاڵی ئێستای ئەم شتە بۆ ئێمە جێگەی قبوڵ نییە یان کەسێک بڵێ من بۆ نمونە ئیمامی ئاخر زەمان و بێم ئەمەوێ پەیامێکم هەیە ئەمە بۆ ئێمە قبوڵ نییە کە شتێک کەسێک ئاوا پێڵنەوە پێتێ وەهم دیلیوژن. حاڵەتێکی تریش هەیە وتمان سێکوچکەیە وەهم و هەلوەسە و دیسئۆرگەنایزد بیهایڤیەر واتە جۆرێک لە ڕەفتار جۆرێک لە کردار کە سەروبنی دیار نییە باشە یعنی ئەو ڕەفتارێکی ئاسایی نییە ئێستا ئەگەر بێت و لەناو ئەم هینەیە لەناو ئەم وانەیە بێم هاوارێ بکەم ئێوە لای خۆتان ئەڵێن دکتۆرم بووە کە ینی سەری لێ شێواوە ینی ئەبێ ڕەفتارێک بێت کە ڕەفتارێک بێت لەگەڵ ئەو زروفەی ئێمە تایە بگونجێت بەڵام ئەو هەندێک ڕەفتارەکە کە لەگەڵ ئەو وەزعی کە تایە ناگونجێت. اینجا جەماعەتی بۆردەرلاین حاڵەتی ئەم سایکۆسیان کەوتمە ئەم سێگۆشەیە ڕەنگەتیانە ڕوو بدات بەڵام چی بۆ ماوەی 2 خولەک 2 minutes of psychosis 2 خولەک هەندێک جارتیانە ڕووەدا باشە یعنی حاڵەتێکی ڕاگوزەرە. اینجا کێشەیە تریان هەیە ئەوش ئیمپەلسڤنس واتە تەکانەی یعنی چی یعنی لە ناکاو ئیشێکەکە هیچ پێشسازێکی نیە ینی ئێستا ئێوە ئەزانن من لە دوای ئەمەوە لە دوای کەوانەکان تەواوە پێ ئەڵێم فەرموو پرسیارەکانتان یعنی چاوەڕێ ئەوە ناکەن بۆ منە من یەکسەر دای بخەم و بڵێم خوا حافیز ئەو ڕەنگە ئەوە بکات بۆ نمونە ئەوە دێ بەسە خوا حافیز. لە کۆتاییش ئەوتمان باسی تەنهایی intolerance of being alone یعنی ئەوەی کەوا زۆر عەزیەتیانەدا یعنی بەرگی ئەوە ناگرن کە بە تەنها بن. حاڵەتێکی تریشیان هەیە ئەویش سپلیتینگ واتە چی یعنی ژیان بریتیە لە سپی و ڕەش یعنی شتێکمان نییە لەو بینەیە یعنی یان ئەوە تا دنیاکە زۆر خۆش و هێنا خۆش و گەشتە لەگەڵمانە یان ئەوە تا هەمووتان چۆنەڵێ خەڵکی خراپن و دنیا ئەبیستنەڵێ دنیا باشیتیانە ماوە نازانم چی ئەوە هەندێک جار سفەتی بۆردەرلاینە یعنی بینینی دنیا بە ڕەش و سپێتی بڵێ بەخوا باش نەماوە نازانم چی ناڵێن کەسایەتی بۆردەرلاینە بەڵکو سیفەتی بۆردەرلاینە هەر کاتی ئەم قسەیەتان بینی باش نەماوە نازانم کەسی ڕاست کوام ماوە نازانم چی ئەمە سفەتێکی بۆردەرلاینە بەڕاستی بەدبی ینی بەدگومانی لە خەڵک وابزانی نا باش ماوە و
خەڵکی زۆر باشیش هەیە و هەر لە دەوروبەرەکانمانە ئایان بینین لەگەڵیان هاشی. باسێکی تر ئەوەی کە وتمان باسی خۆکوژیە، زۆر هەوڵی خۆکوشتن ئەدەن. وتمان 75 ئەوانەی کەوا بۆردەرلاینیان هەیە بەلای کەمەوە جارێک هەوڵی چۆنەڵێ ئازادانی خوانیان کردو. 75 گەلێ زۆرە و 90%شان سویساید واتە خۆکوژیان ئەنجام داوە. زۆر باشە. ئێستا بە شێوەیەکی گشتی ئەوەی کە زانست تازە پێی ئەگات و لە داهاتووە ڕەنگە گوێتان لێ ببێت، لە حاڵی حازرە نازانم لە کۆلێژی دەرووناسی یان کلینیکا سایکۆلۆجی دەرووناسی کلینیکی یان لە کۆلێژەکانی پزیشکی ئەوانەیە باسێکی ئەمە کرابیانە، بەڵام ئەمە دووریان نزیکیانی زوویان درەنگ ئێوە گوێتان لێ بێ. بابەتی پەشێوی کەسایەتی بە شێوەیەکی گشتی ئەم کلاسیفیکیشنە، ئەم ڕیزبەندی و ئەم پلەبەندیە بە شێوەی گشتی کاڵ بووەتەوە و کاڵە بێتەوە لەبەرەوەی لە ICD-11 ICD-11 قوتانەزانن ئەمە جۆرێکە لە پلەبەندی لە کلاسیفیکیشن کە ڕێکخراوی تەندروستی جیهانی دایڕێژە ئاخر ڤێرژنی 2023 بوو، ICD-11 ICD-11. وەک دەبینن لە سلایدەکانە باسێک لە ئەوە نییە شیزۆید و پارانۆید و ئەوانە باشە. ئەوەی کەوا زۆر یعنی ماوەتەوە چۆنڵێ محاولەی ئەمانەوە کە ئەوکو جۆری پەشێوی کەسێتی بمێنێتەوە بۆردەرلاینە. وردە هەمووی لە کۆتایە وای لێ دێکە ئەڵێن کابرا بەس پەشێوی کەسێتی هەیە، یعنی ئەو پلەبەندیە نامێنێ کە بڵێ ئەمە ئەنتی سۆشیاڵە و ئەمە نازانم چییە. چونکە کلەستەری بی کە بۆردەرلاین یەکێکە لەوانە 90%یان یعنی بۆ نە کەسێک بدۆزیتەوە هستریۆنیک بێت، احتیمالێ سیفاتەکانی ئەوەکانی تری بۆردەرلاین وانی تریش بگرێتە خۆی. یعنی ئەوەی بۆردەرلاینە سیفەتی ئەوەکان تریشەکەن 100 گەلێ زۆر، یعنی کە بە شێوەیەکی گشتی ینی بڵێن ئەم کلاسیفیکیشنە خەریکە چۆنەڵێ نامێنێ. ئەمە وەکو زانیاریکی نوێ ئەیدەم بە ئێوە زۆر ئیسپادەی لێکن لە ICD تێنا و لە تەواو کاری DSM-5 DSM-5 ئەم شتە بەڕوونی دیارە، بە تایبەتی لە ICD-11 ئەگەر ببینن نووسراوە مایلد پێرسۆناڵیتی دیزۆردەر، مۆدەرێت پێرسۆناڵیتی دیزۆردەر، واتە پەشێوی کەسێتی جۆرە چۆنەڵێ کەمەکەی و مامناوەنەکەی، یعنی بەتەنها ئەوەی کە تیان نووسرابێ باسی بۆردەرلاین بەس بۆردەرلاینش وەکو پەشێوین کەسێتی نەنووسراوە. بۆردەرلاین پاترن واتە نەمەت یان پاتێرنی بۆردەرلاین. ئەمە زۆر گرنگە، یعنی بۆی ئاگامان لە ئەپدەیت و ئاگامان لە زانست بێ ئەم خاڵە گەلێ مهمە و ئاگامان لێ بێ. زۆر باشە. ئەگەر بین باسێکی ئەوە بکەین چارەسەر، ئێمە چارەسەر ئەوەی کەوا لە جۆری کەسایەتێ پەشێوی کەسایەتێکادا، ئێستا باتر ئێمە لەمەدا هەر بڵێن پەشێوی کەسێتی بە شێوەیەکی گشتی ئەوەیە کە دەرمان تیانە ئیسفادەی نییە. یعنی ئەمە پانیکێک نییە، پانیک ئەتاکێک نییە، واتە نۆبەی تۆقینێک نییە کەوا بێت بڵێ من بۆ نمونە لە مارە ترسم باشە، یان هینێک نییە، کەسێک نییە بڵێ من GADم هەیە، واتە قەلەقی دڕەڕاوکەی گشتگیرم هەیە. یعنی یەک شت بێت و بڵێ ئەو من هاتم ئەوم بۆ چارەسەر بۆ بڵێ من هینم هەیە.
دیپرشنم هەیە خەمۆکیم هەیە لەبەرەوە مدیکیشن واتە دەرمان ئیسفادەی نییە بۆ ئەمانە چی ئیسفادەی هەیە سایکۆتەراپیش ئیشی ئەوەیە نەک بڵێ ئیشی ئەمەش نەبێ خۆی ئیشە سەرەکیەکەی ئێمەیە بەڵام ئێوە چۆنە پسپۆڕیتان ئەوەیە زۆر گرنگە لەو وارەیە زۆر بەرەو پێش بڕۆن ئێمە بین لای ئەوە کۆرسی سایکۆتەراپی وەرگرین ئەڵێ psychological therapies is first line for borderline personality disorder is psychological therapies یعنی باشترین ڕێگە بۆ ئەم حاڵەتە سایکۆتەراپیە واتە چارەسەری دەرونیە چارەسەری دەرونی ئەوەی کە هەیە لە کۆنەوە dialectical behavior therapy واتە وڵای نازام کوردیەکە ئەمە چۆنە بێت چارەسەری ڕەفتاری جەدەلی و mentalization based therapy ئەوەی یەکەم بن هەندێک زانیاریم لەسەری هەیە بەڵام ئەوەی دووەم تازەیە و زۆر زانیاریم لەسەر نییە ئەوە یەکەم DBT خۆتان باشتری لێزانن DBT کەسێک داهێناوە کە ناوی مارشا لینهانە مارشا لینهان 1943 لەدایک بوو ئەو خاتونە ئەمریکیە کە من زۆرم خۆشەوێت لەبەرەوەی DBT بەڕاستی یعنی داهێنانێکی زۆر ئەوەیە گەورەیە لەبەرەوەی ئێمە ئەو حاڵەتانی کە وتمان کە کەسێک دێت ئەڵێ من فۆبیام هەیە سۆشیال فۆبیام هەیە سۆشیال فۆبیاتە فۆبیای کۆمەڵایەتیم هەیە نازانم لە مار لە نازانم چی ئەترسم قەلەقیم هەیە یان دیپرشنم هەیە ئەوە CBT ئاسایی ڕێک کەتوانێت ئیشی لێ بکات بەس کەسێکەوە ویستێتی خۆی بوشێ بۆردەرلاینە پەشێوی کەسێتی هەیە یان ئەوانەی کەوا تووشی ئالوودەبوونە بە مادە هۆشبەرەکانە CBT زۆر ئیسفادە نییە یان کەسێک کەوتێتە موشکلەیەکەوە هەموو ژیانی ئەڵێ خەمە یان ئەڵێ من هەموو ژیانم ئازارە ینی لەناو ئازار ئاژین تۆ پێی بڵێ CBT بۆ بکەی بڵێ ئاوەرە بیر و باوەڕەکانت نازانم تعدیل کە و ئەمە تووا لێ بکە و ڕەفتارەکانت واو نە ئەوەی کەوە پەشێوی کەسێتی هەیە ئەوەی کەوە خۆیە کوژێ کەسی شێوێکەوە بێ خەمەکانی خۆی لا باسکە ئەو گوێگرێکی باش بێت ئەو کاونتەر ترانسفەرەنسی هەبێ کاونتەر ترانسفەرەنسی واتە چی یعنی ئەو عیلاقەی کەوا لە بینی دەرمانگەرەکە واتە چارەسەرکاری دەرونیەک لەگەڵ نەخۆشەکە هەیە بەرپای بکەن نەک هەرێکسەر بێ بڵێ تۆ ئەمەتە و تۆ ئەوەتە بکەوێتە سەرزانشکردنی ئێستا باسی دایلکتیال بیهێڤیەر تەراپی بە شێوەیەکی گشتی ئەم خاتوونە داهێناوە کە نەوی مارشا لینهانە کە لە ئەساسە کۆگنیتیڤ بیهێڤیەر تەراپی واتە CBT هێناوە لەگەڵ یا چی بۆ ئیزافە کردووە ئەکسێپتانس هاتە یەکسەر مەکەوە گیانی بڵێ وەرە ئەمە جێبەجێ بکە ئەو بکە تۆ هەڵەت لە باوەڕەکان تا ڕەفتارەکانت ئەمەیە جارە وەرە قبوڵی کە کەسەکە قبوڵ کە بە هەرچی باشە و خراپیەوە هەیە بە هەرچی بیرروڕاوە هەیە مایندفولنس و شەیپی ئەمەش ئیشی تر لە چۆن لە ڕاهەندەکانی ئەو بابەتێ پێم خۆشە ئێستا ئەم دەرفەتە ڕخساوە من ئەم بابەتە بەردەوام کەم و هەندێ خاڵی تریش کە ئێوە ئینشاڵڵا بن بە چارەسەرکاری دەرونی هەندێک خاڵ هەیە کە تاوکاری ئەمەیە باسی بکەم ئێمە کەسێکمان هەیە ناوی جۆرج ڤەڵەنتە جۆرج ڤەڵەنت طبعا پۆسپۆری لە چەند بابەتێکە هەیە کێ لەوانە
جۆری پەشێوی کەسایەتی و هەروەها ئەوانەی کەوا تووشی مادە ئەلکحولە بن، یعنی ئەلکحولیزم، ئالوودەی مادە کحولیەکانە بن، و هەروەها ئەوانەی کەوا خۆکوژی ئەکەن. ئەم بەڕێزە جۆرج بەڵند 1992 چەند قەدیم مەقالەیەکی بڵاو کردووەتەوە لە جۆرنال ئۆف سایکۆثێراپی پراکتیس ئەند ریسێرچ. طبعا من مەجالم نەبوو ئەمڕۆ ئەمە ئیزافەکەم بە سلایدەکان، بەڵام ئەوەی لە بەردەستمایە ئێستا وەکو وەرەقی لامە بۆتانی باسەکەم. قسەیەکی زۆر یعنی مەقالەکەی ئەو لە گۆڤارێکە نووسیوە 1992 کە ئەم کەسە کە چەندێک یعنی ئەو ساڵ پێش ئێستا 30 ساڵ پێش چەندێک بیری فراوان بوو. ئەڵێ the beginning of wisdom is never calling a patient a borderline. ئەڵێ دەستپێکی ژیری ئەوەیە کەوا کەسێک دێ بۆلاتان ئەما وەکو ئێوە ئەبن بە چارەسەرکاری دەرونی. کەسێ هات بۆلاتان و هەستان کرد تۆزێ حاسیفاتی بۆردەرلاینی تایە. ئەڵێ the beginning of wisdom واتە سەرەتای ژیری ئەوەیە یەکسەر یعنی ناوی لێ نەنەن بۆردەرلاین. زۆر گرنگە هەر کەسێکتان لە دەوروبەر خۆتان نابینی و هەر کەسێک هات بۆلاتان بڵێ بەخوا ئەمە بۆردەرلاین و دۆزی مانەوە. ئەڵێ ئاگاتە نەم حاڵەتە. اینجا سەرەتای مەقالەکەی چۆن دەست پێکا، ئارتیکڵەکەی چۆن دەست پێکا. ئەڵێ تەمان لە ئەوان شەوانی شەمەیان هینە، شەوانی بڵێن ڕۆژانی یەکشەمەیان عوتڵەیە. ئەڵێ کۆمەڵی خەڵکمان هەیە شەوانی شەمە دێنە تەواری بەشە دەرونیەکان. ئەمانە چ مشکلەیەکیانە؟ مشکلە ئەوان هەیە ئازاری گیانیان هەیە، باشە ئەوە دێن مشکلە دروستەکەن لە بەشی تەواری، بەشی ئیمەرجنسی دەرونیە. دێن شکایەتەکەن لە بێعەدالەتی و دنیا هەر زوڵمە و نازانچیان قساناکەن. خەڵکانێک دێن کە چۆنەڵێ خوێنبەر و خوێنهێنەر خۆیان یان بڕیوە، یعنی لە خۆیان داوە. خەڵکانێکن کە دژە کۆمەڵگان و هیچ گوێ لە هیچ کەسێ ناگرن. کۆمەڵە خەڵکێک دێن کە بە فکرە و بیرۆکی عەجیب غەریبەوە دێنە ئیمەرجنسیەکان. ئەمانە بە شێوەی گشتی بابەتی چییە؟ پەشێوی کەسایەتیەکانە، ینی ڕۆژانی شەوانی شەمە کە بەیانی هینە دێنە ئەوێ، یعنی دێنە بەشی ئیمەرجنسیەکە دێن بەس ئەیانەوە جەدەڵ بکەن، ئەیانەوە هین بکەن، چۆنەڵێ قسە بکەن، ڕەخنە بگرن. دکتۆرەکان واو، دکتۆرەکان نازانم واو، عالم واو، خەڵک زاڵمە و خەڵک باشیتیانەماوە و ئەمان. بە شێوەی گشتی باسی چیەکە؟ ئەم بەڕێزە جۆرج بەڵند ینی پسپۆڕەکەی لەوەیە، ینی زۆر چۆنڵە ئیشی کردووە لەسەرەوە. اینجا ئەڵێ ئێوە یەکسەر منووسێن پیانەوە بڵێن ئەمە بۆردەرلاین. ئەمانە کۆمەڵێ دیفێنس میکانیزمیان هەیە. دیفێنس میکانیزم خۆتان باشتر دەزانن، ئەوانی کەەوە فرۆید باسی کردووە، ینی تۆ ئەوانەی کەوا بۆ نمونە ئەکتینگ ئاوتە، ئازان بە کوردیەکەی چی پێ، پرۆجێکشنە، هیپۆکۆندریاسیسە، ئەمانە ینی شتێکەوە هەڵەیەکە بەسەر خۆت هاتووە تۆ ئەبێتە سەر ئەوانی کە یان یعنی کێشێکی دەرونیت هەیە ئەیخەیتە سەر چۆنڵێ بە شێوەیەکی تر دەرێ بڕی، ئای گیانم ژانەکەەوە، ئای پشتم ژانەکەەوە. ئەمانە پیانەوتە ئیماچور دیفێنس، واتە میکانیزمە دیفاعیە ناپێگەیشتووەکان، وازان وای پێوترێ. اینجا دێنە سەر ئەو خاڵی کەوا ئێوە ئیسفادەی لێکن. ئێمە چیان لەگەڵا بکەین؟
وەکو چارەسەرکاری دەرونی. سێ خاڵی باس کردووە زۆر گرنگە. ئەڵێ یەکەم شت چاکردنی ژینگەی دەرەکی کەسەکە. ژینگەی دەرەکی چییە؟ ئەو کاتەی بەلایکەم ئەو کاتێک دێتە لای تۆ، بۆ نمونە سکرتێرێکت هەیە، ئەو کەسانی کە لە دەوروبەرت ئیشەکەن و هەروەها خۆشت هەوڵ بدە ژینگەیشی ئارام و ژینگەیەکەوە هیچ سەرزنشتێکی تیانە بێ. کەسێک بێت ڕەفتارێکی عەجیب و غەریبی کرد بێت تۆ بێ بکەویت تەگیانی سەرزەنشتی بکەیت، ئەوە پێی وترێ ژینگەیشی چۆنڵێ ناجێگیر. خۆی لە دەرەوە ژینگەکەی ناجێگیرە، کێشەی هەیە، بێتە لای تۆش هەم سکرتێرەکەت هەم خۆشت بکەونە سەرزەنشتی بۆ وات کرد، ئەمە وا نابێ، ئەمە بە هیچ جۆرێک نابێ. ینی ئەم خاڵە زۆر گرنگە، یعنی چاکردنی ژینگەی ناوەشی دەرەکی کەسەکە باشە کە لای تۆ دەست پێکە. بەڵام هەڵەیە تریش هەیە نابێت تێ بکەوین. هەڵەکەش ئەوەیەکەوە ئێمە بە تەنها ناتوانین ببین بەو کەسێکەوە جێگەی ژینگە خراپەکەی دەرەوەی بۆ چاکین. ئێمە ئەبێ چۆنەڵێ ڕێگەی بۆ خۆشکین و ڕێنوێنیکین بڕوات گروپی خۆی هەبێ، چۆن یعنی هاوساڵی خۆی بێ، هاوڕێی خۆی هەبێ، گروپ بدۆزێتەوە لەگەڵیانە. بۆ نمونە بڵێن کەسەکە دیدارە ئەوانە نوێشبێنە، بڵێن بڕۆرە مزگەوت و بەشک و لەگەڵ کۆمەڵێکە بکەونە بچنە ناو دەورەیەکەوە خولێکەوە خوێن شتێکە. کابرا حەزی لە بۆ نمونە لە مۆسیقایە لە هەر شتێکە بڕات گروپێکی بۆ بڕاتە شاخەوانی بڕۆت بۆی خەڵک پێابێ بۆ ئەوەی بتوانێت ژینگەی ئارام بۆ خۆی دروست بکات. تەنها ئێمە نەبین، یعنی ئێمە نبینە دایک و باوکێکی باش، نبینە هاوڕێیەکی باش، ئەوە زۆر گرنگە. یعنی ئێمە نبینە دایک و باوکی ئەو وڵات دایک و باوکم خراپ بوونە لەگەڵما، من هەڵسم بم بە باوکێکی یا دایکێکی باش بوو، یان ببم بە چۆنەڵێ هاوڕێیەکی باش. ئێمە تەنها دەرمانگەرین یان بڵێن چارەسەرکارین. ئەمە خاڵێکم. خاڵی دووەم جێگیرکردنی ژینگەی دەرونی. لە پێشاوتمان ژینگەی دەرەکی، ئێستا ژینگەی ناوە. ژینگەی ناوە چی؟ واتە ئەو کەسە بۆ نمونە درەگ مەسرەفەکە، واتە مادە هۆشبەرەکان بەکارێنێ. ئەبێ چارەسەری ئەو بابەتە بکەین. خۆتانزان ئەوەی مادەی هۆشبەر بەکارێنێ نە خەوی خەوە نە ڕەفتارەکانی ئەوەیە، یعنی دەرونی پەشێوە وەزعی خراپە. ئەمەیکە لە بۆ نە تووڕێە تەکنیکەکانی چۆنڵێ کۆنتڕۆلکردنی تووڕەیی پێ بڵێن. هەندێک جار بەهۆی تووڕەیەکە و مشکلێ وایە بۆ دروستە بێ هەر دوایی نایە، ئیشێکەوێتە مەحکەمە و ئیشێکەوێتە بنکەی پۆلیس و نازانم چی لە گەڕەکە مشکلی بۆ دروست. ئێمە توانین هەنێ تەکنیکی فێرکەین کاتێکەوە هەستەکەی تووڕەبی ئەمە بکە وا بکە. بۆ نمونە ئەمانەی فێرەکەن بۆی ئەو ژینگە دەرونی کە خۆی تیاژی کێشەی بۆ دروست نەکە. هەروەها بۆ نمونە ماندوێتی پێڵێن هەر کاتێ ماندوو بووی خۆت مەخەرە مووقفێکەوە، هەندێک ئیشمە کە تۆ ماندوویت و هاوڕێکە ئەو کەسانی ئایناسی ئەڵێن وەرە با بڕین بۆ سەفەرێکی دوورودێش، تۆ ماندووی بڵێ داوای لێبوردن نەکەم. بۆ هەندێک حاڵەت هەیە توانین پێ بڵێن بڵێ ماندوو ناتوانم بێت. تەنهایی هەست بە تەنهاییەکە بڵین هەر کاتێ هەست بە تەنهایی کرد خزمێک نزیکێک کەسێک تەلەفۆنێکی بۆ بکە بۆ نە ئەمە یعنی وەکو چارەسەرێکی خێرا تەلەفۆنێکی بۆ بکە بڵێ من وەها هەست بە تەنهاییەکەم وەزم خراپە ئەتوانی بێ بۆلا یان خۆم دێم بۆلات. یعنی ئەمانە جێگیرکردنی یان چارەسەرکردنی ئەو گرفتانی کەوا لە دەروونایەن. دەرەوەمان باس کرد و ئێستا ناوە حاڵەتێکی تریشە ئەکەوتە سەر چۆنەڵێ چارەسەرکارەکە. ئەویش
چۆن ئیدارەدانی بەڕێوەبردننی کاونتەر ترانسفێرنس ئەوەی کە باسمان کرد ئیدارەی ئەو پەیوەندی خۆت و ئەو کەسێک کە دێتە لای واتە سەردانی کرد ئێوە لە من باشترە زانن کار ڕۆجەرسمان هەبوو ناویتان ئەکید بیستووە ئەو ئەیوت کلاینت نێوت نەخۆش کلاینت واتە سەردانی کرد ئێمە چۆن دەچین سەردانی بۆنە دوکانێکەکەین هەروەها ئەو کەسی کە دێ بۆ لای چارەسەرکاری دەرونیەویش سەردانی کرد نەخۆش نییە با ناوی نەخۆشی لێنین ئەو وایەوت جا ئێمەش ئەو کەسی کە دێ بۆ لامان ئەو سەردانی کەرەمان بە بتوانین ئیدارەی ئەو پەیوەندیە دەرمانی کە پێوترێ لە فەڕەنسیا پێوترێ راپۆر واتە ئەم کاونتەر ترانسفێرنسەیەکە کە من باسم کرد واتە ئەو پەیوەندی اینجا ئەم پەیوەندیە ئێمە چۆن بپارێزین و چۆن کاریگەر بێت ئێمە هینێکمان هەیە داستانێکمان هەیە ینی بۆ ئەم بابەتە توانین سوودی لێ ببینین پێوترێ the wind and the sun با واتە هەوا لەگەڵ خۆرە بەیەکەوە کەسێکیان بڵێن بینی ئەمە تەنها هینە چۆنڵێ بۆ ڕوونکردنەوەی بابەتەکەیە وتیان ئەم کەسە چاکەتێکی لەبەرایە قەمسەڵێکی لەبەرایە و ئەمانەی ئەم قەمسەڵەی لە ئەم جلەی ئەم ڕێنکۆتی بوونە لەبەردا لابین چی بکەین بایەکە وتی من هەتا بتوانم سەریع هەڵەکەم هەتا بتوانم ڕەشەبایەک هەڵەکەم هەتاوەکو ئەو جلەی لەبەر لابم سان واتە خۆر وتی خۆ تاقی کرد بزانمە توانی با هەر هەڵی کرد و ئەوش بە پێچەوانەوە ڕێنکۆتەکەی باشتر لە خۆی قایمە کرد یعنی نێهێشتی وتی وازی لێ بێنە بۆ من خۆر وتی من ئێستا چیەکەم وردە گەرمایی زیادەکەم هەتاوەکو و دوای خۆی ئەڵێ وەڵای دنیا زۆر گەرمە با لەبەری داکەم اینجا ئێمەش چیەکەین ئەو ئیدارەی ئەو پەیوەندی ئاوایە ئەوەندە چۆنەڵێ چارەسەرکردنەکەمان بە زانستیانە و گەرمکەرەوەیە بۆ ئەو مشکلانەی ئەو ڕەفتارانی کە هەیەی و بەردەوام پیانەوە متەمەسکە پیانەوە پابەندە و وازی لێنێنێ ڕەفتاری بۆ نمونە شەڕانگێزیە نازان ڕەفتاری کەم خەویەتی نازان چی ئێمە ئەوەنە بە گەرمە بین لەگەڵا لە جاتی ئەوی بایەک بین و هەڵکەین ئەگەر ئێمە بایەکە چییە ینی سەرزەنشتێکین تۆ بۆ واکەی تۆ بۆ واناکەی ئەی جارێک پێشوات وام نەوت وا بکە ڕێکارەکان بۆ پەیڕەوی ناکەی باش هەر ئەو چۆنەڵێ جۆرە لە سەرزەنش نەکردنەیە ئەو جۆرە لە بەهێنانەوە ڕوویەیە ئەوانە ناکەین وردە ئەو کەساڵێ وڵای خۆ من ئەم سیفەتەم تەواو نییە بەڕاستی وایە من نەتوانم لای بم خۆی لایە بەیانی وەک ئەو چاکەتی کە خۆرەکە گەرمی کرد ئیتر ئەبێ لای بێ زۆر باشە اینجا خاڵێتر هەیە هەر جۆرج ڤەلەنس باسیەکە جۆرج ڤەلەنس قسەیەکی زۆر جوانی هەیە کە ئینگلیزیەکەی تام بۆ خوێنمەوە جایکەم بە کوردیش ئەڵێ the limbic system was neurobiologically designed to be comforted by friendly people and not by chemistry ئەڵێ سیستەمی لیمبیک کە پەیوەندی بە لە مێشکی ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە بە ئەم حاڵەتی ئیمۆشن و عاتیفەی ئێمەوە هەیە ئەڵێ وا دیزاین کراوە وا دروست بووە کە بەهۆی کەسە فرێندلیەکانەوە ئەو کەسە چۆنڵێ چاکەکانی دەوروبەرمانەوە ئەوە بێت ڕێک بخرێت نەک بەهۆی دەرمانەوە
مەبەستەکە لێرەیە وتمان جەماعەتی پەشێوی کەسێتی بە دەرمان حەل نابێت. ئەمە فۆبیا نییە بڵێم دەرمانێکی بدەمێ فلۆکستینی سێرترالینێ بڵێم ئادەی ئیشەکەت بەمە حەل بکەم ئیسفادەی لێکە. بەڵام لێرەیە ئێمە ئەبێ بە کەسە باشەکانی دەوروبەر ئەو نیورۆترانسمیتەر ئەو دەمارگەێنەرانە بینەوە شوێن خۆی نەک بە دەرمان حتا دەرمانی بدەیتی ئەو هەر ئیسفادەی لێ ناکە. وابزانم کاتەکەمان بەرەو کۆتایی ڕوا کاتمان ماوە نازانم. گوێتان لێمە؟ بەڵێ دکتۆر جان ئەگەر دەزانێتەکەت یعنی ما ئەوەندە نییە بەردەوام پێ بدێ. بەردەوام بین؟ بەڵێ زۆر باشە، زۆر باشە بەردەوامە بین. هەر لەسەر ئەم بابەتی کە ئێستا باسم کرد ئێوە لە داهاتووە ئیشەڵا وەکو ئەو کەسانی کە لە دەروناسی گشتیان دەروناسی کلینیکیە دەخوێنن ئومێدیەواکەن کە ببن بە چارەسەرکاری دەرونی. هەندێک حاڵەت هەیە بۆ ئێمەی پزیشکی دەرونی و بۆ ئێوەش چۆن لێ ئیشەکات و چۆنەڵێ ئیسفادەی لێکەین. هەنێ پرسیار هەیە لە خۆمانی ئەبێ بکەین ئایا وەکو تشخیص وەکو دایگنۆزس کە ئێمە دایگنۆزس وا تشخیصی کەسێکەکەین دێنە لامان ئایا ئێمە ئیشەکەمان ینی تشخیصەکەمان لەسەر مەبنای ئەوەیە کەوا هەندێک جار هاتوو ڕابی ینی بێزارە بی لە نەخۆشێک ئەوەندە ئەڵێ تۆش لە کۆتایڵێ دێ ئەمە بۆردەرلاینە ئەمە کەسێتی پەشێوی کەسێتی مەرزیە. ئایا لەسەر ئەو ئەساسە بڕیارەتدا یانەوەتە نا زۆر لەگەڵ یا بەردەوام بووی زۆر جەلساتێکی زۆرت کرد اینجا گەشتێتە ئەوەی کەوا ئەمە یانەوە تا تۆ هەر چۆنڵێ بێزار بووی لە دەستی ئەوە ئەڵێ ئەوە بوو کوردی ئەڵێ ئەڕێسیە. حاڵەتێتیش هەیە هەر بۆ ئێمە وەکو چارەسەرکاری دەرونی ئێمە بۆ ئەوەی لەم حاڵەتە دوورکەوینەوە کە یعنی جۆرێک لە بێزاری جۆرێک لە ڕق هەندێک جار ینی حاڵەتێکمان بۆ دروست دەبێت ڕقمان لە کەسی چۆنڵێن سەردانی کەرەکەمانە بێت. حاڵەتێک جۆرێک لە تەکنیکمان هەیە پێوتێ ئایزۆلیشن واتە چی؟ بینیتانە ئەگەر جەڕاحێک وات نەشتەرگەرێک کەسێکی بۆ دێنە لای لە تەقینەوە ئەگەر کەسێک جەڕاح نەبێ نەشتەرگەر نەبێ احتیمالێ زۆر ئیمۆشناڵ بێ ینی زۆر وەزعی تێچێ زۆر خفەتی پێوانە نەشتەرگەرەکەش بە پێچەوانەوە ڕاتە ژوورە زۆر وەکو وایە ماسکی کرده بێ نە تێکەچێ نە چۆنڵێ خەمبارە بێ ڕوا عەمەلیاتەکە کاو دێتە دەرەوە. اینجا ئێمەش لەم حاڵەتەیە کە نەخۆش کە کلاینت سەردانیکەرێک دێتە لامان ئەبێ بەو جۆرە ئایزۆلیشن یعنی تێکەڵی ئەو وەزعی ئەو نەبین هەتا بتوانین یعنی متەئەسیر نەبین ئەو بگری ئێمەش دانیشین خەفت بووین ئەو بۆ نمونە جۆرێک لە ڕفتار بکات ئێمەش لەگەڵ یا چۆنڵێ کاردانەوەمان هەبێ ئەبێ تەکنیکی ئایزۆلیشن بەکاربێنین. زۆر باش. حاڵەتێتر هەیە بۆ ئەوی لێمان تێکەڵ نەبێ وەکو دەرمان چۆن چارەسەرکاری دەرونی ئەویش ئەوەیە بڕێکی باشی ئەوانەی کەوا بۆردەرلاینن یان پەشێوی کەسێتیان هەیە هەندێک جار لێ کۆڵی تۆ ئەمانە PTSD'n واتە پۆست ترۆماتیک سترێس دیزۆردەریان هەیە هەتا تووشی کارەساتێک بوونە لە مناڵیە لە نەوجەوانیە
بە جۆرێک لە جۆرەکان تووشی ئەو بوون ئەبێت ئاگداری ئەوەش بین ینی هەندێک لە چۆنەڵێ نووسەرە گەورەکان لە بواری دەروونناسیە ئەڵێن بە شێوی کەسێتی ینی جۆرێک لە PTSDە ینی زۆر شەبیهی ئەوەیە زۆر لەوە چێ لە کۆتاییە پێم خۆشە چوار خاڵ هەیە کە زۆر ئەبێ ئاگامان لێ وەکو چارەسەرکاری دەرونی یا هەم پزیشکی دەرونی ئەویش ئەوەیە یەکەم خاڵی بۆ خۆمە ئەبێ زۆر ئەوە بین بە هیچ جۆرێک وەکو سزادان دەرمانێکی زۆر نەنووسین بۆ نەخۆش هەندجار نەخۆشێک دێتە لات ئەمە نەقساکە ئەوە نەئەڕێسی ئەوە نەئەڵێ تۆش ئەڵێ بۆن خەوم نایە دەرمانێ بۆ خۆ سەر مێشە دەرمانێ بۆ سەرێشە نازانم بێزارم دەرمانێکیش بۆ ئەمە بۆ دەرمانی بۆ نووسی چۆنڵێ تەخت لێ ئەیخەی ئەمەش بەهۆی چیە ئەوەی کە باسمان کرد بێزار بوو لێ ڕقت لێ پیاوە ئەمە چۆنڵێ حاڵەتێکە ینی یەکەم خاڵەت کە ئەبێ ئاگامان لێبێ نەیکەین بە هیچ جۆرێ دووهەم شت هەوڵ نەدەین ببین بەچی good enough mother یعنی نەبین بە دایک و باوشێکی باش ئەو بە مناڵی ئەوەی کە باسم کرد ئەو بە مناڵی دایک و باوشێکی باشینە بۆ ئێمە هەوڵدەین ئێمە بە هیچ جۆرە نابین بە دایک و باوکێکی باش ئەگەر ئەمانێ ئەوە پیادە بکەین ئەبێ بڕۆین لە منەظەمەیەکی خەیردا ئیش بکەین ئەبێ بڕۆین چۆنڵێ ڕێکخراوێکەوە سەرپەرشتی مناڵ باوکەکان و ئەوانەی لە جەنگووانە هین بۆ بڕۆین لەوەیش ئێمە چارەسەرکاری دەرونی نابێت ئیشی ئەوە نییە بە هیچ جۆر سێم شت ئەبێ ژینگەیەک نەبین کە کۆنتترۆل ئەو کۆنتترۆلی ئەو کەسە بکەین هەر شتێکی و دێک سەرێمە بڵێن ئەوە بکە هەر قسەیەکی کرد ئێمە ڕەفتارێکی کرد یەکسەر ئێمە ینی ڕێی لێ بگرین کە هەستەکانی خۆی باسی ئەو شتانە بکە کە لە دڵیەتی ڕەنگە هەنێشتی کردن بێ یعنی تو ئەمەە چۆنەڵێ کۆنتترۆڵێکەی ڕووی نایە ئەترسێ شەرمەکە باسیکە ئەبێ وابین کە ئازادیکەین چی ئەڵێ ئەوەی کردوێتی زۆر ینی زۆر بە تەبیعی باسیکە لای ئێمە باسی نەگە لای کێ باسێک شتێکی تریش هەیە ئەویش ئێمە هەندێشت فێر بووینە بۆ منە دیفێنس میکانیزمەکانی فرۆید و ئەمانە فێر بووینە نین چۆنڵێ ئەدای هین بکەین پرۆفیسۆر و چۆنڵێ کەسی زیرەکوانە بکەین هەر شتێ بکە بڵێن تۆ لەبەرەوەی ئەو ڕۆژە تووڕەبووی لەبەرەوەی دیفێنس میکانیزم واتە میکانیزمی بەرگری فلان بەکارهێنا ببین بە چۆنەڵێ زانە و دانا بەسەریەوە و هەر شتێکی وت ئێمە شتێکی زانستی و نازانچی بۆ باسکەین وڵات و هۆکارەکەی ئەوەیە و کێشەی تۆ ئەوەیە و بەم جۆرە پێم وابێ کاتەکە ماوێتی بەردەوام بین وڵا کاش پێکتۆر ئەگە دەزانی شتی گرنگمایە شترمایە بەردەوام بەگرنا ئەگەر قوتابیەکان پرسیاریان هەیە بە پرسیار بکەن زۆر باشە من ئەوەی کە پێم بوو باس کرد ئەمە بە کورتیە طبعاً خاڵ زۆر ماوە بەڵام لێرە ئەگەر بزان بەشک و پرسیار هەبێ پرسیارەکان بکرێت باشترە چاوەڕێی پرسیارەکانین برادران ماکی هەمووتان کرایتەوە ئەگەر پرسیارتان هەبوو ئەو پرسیارەکانتان بکەن دکتۆر ئەلو دەنگت دێ کاک محەممەد فەرموو دکتۆر بگو دەست خۆش بێ دکتۆر
ئەمەویست کەمی زیاتر باسی ئەو کلاسیفیکیشنە بکەیت ئەوەی نوێکە کەوتە لە 2023 تازە هاتووە بۆ تێکچوونە دەرونیەکان یعنی لە ناو ئەمانە گۆڕدراوە بۆ دەرەجە نزبە ئەمە چۆنە ینی من پێ نەگەیشتم بە باشی تەواو پرسیارەکەت ئەوە بوو باڵە دکتۆر زۆر باشە ئەوەی کەوا پێگەیشتون ئەوەی سلایدەکەت بزانم بینی ئەنە ئەوەی ICD 11 تقریبا گەیشتون بەوەی کە و سلایدەکان گەورە نابێتەوە کێشەکە ئەوەی کە پێگەیشتون ئەوەیە ئەڵێن با ئەم کلاسیفیکیشن ئەم دابەشکاریە وردە واز لێ بێنین تەنها بڵێن پەشێوی کەسێتی هەیە وەک وتمان ئەوانەی کلەستەری بین تقریبا ئەم بەڕێز جۆرج ڤەڵەنتی کە باسم کرد لە 1992 ئەوتێتی محوەری دوو واتە کلەستەری بی یعنی 90 گەلێ زۆرە یعنی ئەگەر تەشخیص یەکێکیانت کرد بۆ نە بە بۆردەڕایەن سێرەکەی صفەتەکانی ئەو کانێتیشی تایە صفاتی ئەنتیسۆشیاڵی تایە صفاتی نارسستیکی تایە هیستریۆنیکی تایە یعنی 90 گەلێ زۆرە ڕێژێکی زۆرە لەبەر ئەو وردە کە لە ئەوەیە دیارە لە ICD 11 دیارە لە کۆتاییە بین هەر بڵێن پێرسۆناڵەتی زۆر واتە پێشێوی کەسێتی باشترە لەوەی چۆنەڵێ ناویان لێ بدەین ئەمە دوایە توان بخۆتان ICD 11 گەر پێتان خۆش بوو بۆتانە نێرم لەگەڵ DSM-5 کە TR واتە متەمم واتە کارەکەیەتی باسی ئەو شتە ئەکات یعنی بە شێوەی گشتی ئەوەنە گیر مەدەن ئەمەشی زۆیدە و ئەمەشی زۆر تێپەڵە لە کۆتاییە هینی هەیە پەشێوی کەسێتی هەیە تێگەی یا پەشێوی کەسێتیش بە زۆری چییە مودی بۆ نمونە هێنا کێشەی لە مودیا هەیە کێشەی لە ئینتەرپێرسۆناڵە هەیە واتە علاقاتی بۆ نمونە زیاتر ئەمەیە هیوادارم کەوا ڕوون بێ بۆت تەواو دکتۆر واتە هەموو یەک پاکێجە بەس بە ڕێژە تێکچوونەکە ڕێژەییەوە خۆی لە کۆتاییە ئەیکەن بە یەک پاکێج ئەڵەن پەشێوی کەسێتی هەیە اینجا پەشێوی کەسێتیش ئێمە شتێکە بوو لە بیرم چووە ئەویش پێتان بڵێم ئێمە ترەیتمان هەیە لەگەڵ دیزۆردەرمانێ ترەیت واتە چی واتە کەسێک کە صفاتی بۆ نمونە پەشێوی کەسێتی هەیە پەشێوی کەسێتیەکەی وای لێ نەکردووە فانکشنی لەدەست بە خاڵێکەیە زۆر گرنگە لە بابەتی پێرسۆناڵەتی دیزۆردەر و هەر نەخۆشیێکی تری دەرونیە ئەویشەوەی کەسەکە فانکشنی لەدەواتە نەتوانێت کارەکانی بکات باشە کەسەکە مشکلەی بۆ دروستە بێ بۆردەرلاین خۆتانەزانن کەسەکە نەک تەنها ئەبێت واتە لۆنلیسی تووشە بێ ناتوانێت کاریش بکات لەبەرەوەی یعنی کەسێک مودی میزاجی هەرجاری بەنەوەی بێت لە شوێنێکە جێی نابێتەوە و هەروەها ئەنتیسۆشیال کەسێکە ئەنتیسۆشیال بێ بۆ نمونە ترەیتی ئەنتیسۆشیالیتیا هین بێت واتە صفاتی ئەنتیسۆشیالیتیا بگاتە ئەوەی کەوا بڵێن ئەمە پەشێویە ئەم کەسە ناتوانێت بەردەوامی بدا لە کارەکانی بەڵێ ئەگەر پرسیاری کە هەبێت ماوەستا پرسیارێک جێتە دەنگ بە ماوەستا بەڵێ جۆم لێتە بابەتەکەمان لەسەر پەشێوی کەسێتیە باشە ئەدی چۆن خۆمان بپارێزین لە پەشێوی کەسێتی سنووری یعنی چ ڕێگەیەک هەیە لە بۆ خۆپاراستن لە توش نەبوونمان بەو پەشێویە
بەڵێ ناوی جەنابەت چی بوو زەحمەت نەبێ؟ ئیلاف. خاتو ئیلاف. جەنابەت پێم وابێ پێویست ناکە خۆت بپارێزی، تۆ پارێزراوی. ئەمە یەک. بابەتی پەشێوی کەسێتی ڕەگوڕیشەی لە سەردەمی مناڵیەدا ئەپتێ، ینی پەشێویەکە، یعنی دایک و باوکێکن کە شەڕ و مشکلیان هەیە، باشە بە یەک جۆر لە تەربیەت و ئەوە مناڵەکەیان پەروەردە نەکرد و یەکێک بۆ نمونە جۆرێک لە بیرکردنەوەی هەبوو، ئەو خەیتر جۆرێکی تر مناڵەکە یعنی نیگلێکت بووە. نیگلێکت واتە چی؟ ینی پشتگوێ خراوە. نیگلێکت ئەبسەت ینی سادەترین مافەکانی مناڵ چییە؟ ینی خۆراک و جێیەکی ئارام بۆ خواردن و خەوتن لەگەڵ کەمێک لە ناسپێدانە، ینی هەست بکەم دنیایەکی ئارامە. و هەروەها ئەمە ینی ئەمە بابەتەکە لە مناڵیایە، بەڵام غەیری ئەوە لە گەورەیە ئێمە ناتوانین شتێکمان نییە، ڕێگایەکمان ینی هەر ڕێک ئاوا نووسراوە no way to prevent personality disorder، بە تایبەتی borderline. هیوادارم وەڵامی پرسیارەکەتم دابێتەوە. ئەگەر ئەمە چۆنڵێ حاڵەتێکە ینی ئەبێ ئامۆژگاری دایک و باوکان بکەین. ئەگەر دەتانەوێت مناڵێک پەروەردە بکەن کە پەشێوی کەسێتی نەبێ، جوان نیگلێکتی مەکەن، واتە پشتگوێی مەخەن. پشتگوێ خستنەکە چ فیزیکی بێ چ سایکۆلۆجیکاڵ بێ، ئەوە هینەکەیە، چۆنەڵێ ڕێگە چارەکەیە. ئەگینا کەسێک توش بوو بێ، ئێمە دێن چی بۆکەین؟ دیبیتی بۆکەین. ئەوەی کەوا ماشالینەهان جێبەجێ کردووە، ئەچینە ناو چۆنڵێ پەیوەندیەکی چارەسەرکار و سەردانی کەرمانەوە نەخۆشەکەەوە بەردەوام بەبێ سەرزانشکردن، بەبێ چۆنەڵێ تانە لێدان، هەر چۆنڵێ دڵی خۆمانی بۆکەینەوە و مێشی خۆمانی بۆکەینەوە، هەرچی ئەڵێ با بڵێ ئەو ئەچینە ناو لە کۆتایی ئەچینە ناو هەنێ تەکنیکەوە. لە دەرەتاوە باسی تەکنیکەوەوانە هەر ناکرێت، تەنها ئەکسێپتانس هەرچی قبوڵمانە. تۆ ئەمان بەو هەموو وەزعی کە کردوتە، بەو هەموو شەڕ و شۆڕی، بەو هەموو کارە خراپکارانی کە کردوتە، ئێمە تۆمان قبوڵە. ئەمە دیبیتی ئەمەیە. هیوادارم ڕوون بوو ببێت. ڕوون بۆ دەست خۆشبی دکتۆر. چیتر ئەگەر کەسێک پرسیاری هەیە، پرسیارەکانی ئاڕاستەی دکتۆر بکە. دکتۆر گیان، ئەلۆ، گوێم لێتە. دەست خۆشبی دکتۆر گیان بەزدی بابەتەکی زۆر بەپێز و گرینگە لە لای من. پرسیارەکەم هەبوو سەبارەت بەوەی ینی زۆرینەی کەسەکان، زۆربەی خەڵک سیفاتی ئەوەی تێدا هەیە، ینی سیفاتی کەسایەتی یان بۆردەرلاین یان پەشێوی کەسێتی سنووردار تێدا هەیە، سیفاتێک یان دوای تێدا هەیە، بەس زۆر قوڵ نەبوویتەوە، ینی زۆر کاڵە لەگەڵیدا. ئایا دەتوانین بڵێن ئەو کەسە تاو ئەو کەسایەتی هەیە، کەسێتی پەشێوی هەیە، پەشێوی کەسێتی هەیە؟ وەڵامێکی قاتعمانەیە، وەڵامێکی یەکلاکەرەومانەیە. ئایا کێشەی لە پەیوەندیەکانیا بۆ دروست بووە؟ یعنی وای لێ هاتووەکەوە هیچ برادری نەمێنیە، ینی خانەوادەکەی خۆشی مشکلیان هەبێ لەگەڵی یان نە؟ ئەمە یەک. دوو، وای لێ هاتووە کە نتوانێت کار بکات، بژێوی ژیانی پیاکات، نتوانێت لە هیچ شوێنە جێ نەبێتەوە، کە وای لێ هاتە و کاتاڵێن پەشێوی کەسێتیە. بەڵام ئەگەر ئەوە نەبوو، تەنها ئەڵێنچی تڕێتی هەیەواتە سیفاتی پەشێوی کەسێتی هەیە. ڕوونە؟ بەڵێ دکتۆر گیان، لە خزمەتدا. بەڵام ئەو سیفاتە شەر ناستە بواری ئەو
پەشێوی کەسێتیە ینی صفاتەکان ئەوەندە قوڵ نەبووەتەوە تاوەکو وای لێ بکات کە نەتوانێت پەیوەندی بکە خۆ هەنێ خەڵکە دۆزێتەوە هەندێک لەو سیفەتانی خۆی تیابێ بتوانێت پەیوەندیان لەگەڵا لە شوێنی کارە جێ بێتەوە ڕاتە مەجلیسێکەوە خۆی وا ناکەکەوە دەری بکەن کەواتە ئەتوانین بڵێن یعنی جێ بێتەوە لە ناو خانەوادەیە لە ناو کۆمەلگایە لە شوێنی کارە تێگەیشت سپاس دەکەم دکتۆر جان. ئەگەر پرسیارێکە هەبێ ئەگەر پرسیارێت کێ هەیە بپرسن هاوڕێیان ئەگەریشنا کۆتایی بە وێبیناری ئەو شەو دێنین. پرسیارێکە هەبوو نازانم بزانم پرسیارەکان تەواو بوونە. زۆر باشە خۆشحاڵ بووم سپاسی گروپی سایکۆفێرەکەم بەڕاستی جێدەستیان دیارە و ئەمیشە ئێوەیەکەن ئەمەش زۆر خۆشحاڵ بووین دەستەکانی تۆش خۆش بیتن بابەتەکە زۆر بە جوانیشی کردەوە بەڕاستی چێژم لێ بینی ینی بابەتەکان بە تێر و تەسەلی باس کرد پێشنیارێک یان سەرنجە کرد بۆ سایکۆفیر هەیە. من دەستخۆشیم هەیە بۆتان ئەمە لە سەرەتا و کۆتاییە دەستخۆشیم هەیە هیوادارم بەردەوام بن و من لە خزمەتی ئەوەم هەر شتێک هەبێ بە من بکرێت من ئەمیشە ئێوەی کەم بەڕاستی زەرورە بۆم کۆمەڵگایە وابزانم ینی گروپێکن ناوتان نییە نەمبینیوە نەمبیستووە گروپی کە هەبێ ئاوا ئیشتان هەبێ و چالاک بن بە تایبەتی ئەم فەزای مەجازیە زۆر بەکاربێنن من دەستخۆشتان لێکم من ئەمە یەکەم جارمە لە ڕووی ینی سێمینار ناوێ بینارم هەبێ بەڕاستی ئێوە ئیشێکی باشەکەن و دەستخۆشتان لێکەم و بەردەوام بن وەکوتم هەرچیەک بە من بکرێ من لەگەڵتانام و لە خزمەتانە. زۆر سپاست دەکەین دکتۆر گەلێک مەمنون دەست خۆش بیتن کۆتاییمان بە وێبیناری ئەوشەو هینا سپاس بۆ ئامادەبوون یەک بە یەکەتان کاتێکی خۆش کاتێکی خۆش شەوتان شاد.